لەسەر بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ کاک سیپان. چۆن داوای بەکارهێنانی بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان دەکرێت لە کاتێکدا هەرێمی کوردستان خۆی کەوتۆتە ژێر ئابڵۆقێکی گەورەی ئابووریەوە لەو کاتەوەی کە بەغدا ڕێگە بە گەیشتنی تەنانەت دۆلار بە بازاڕەکانی هەرێمی کوردستان و بازرگانی کوردستانیش نادات. بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان و ئەم کاتەتان باش. بەخێر بێ. ئێمە دەزانین ناوچەکە هەمووی بە دۆخێکی سەختدا تێدا پەڕێت و ڕوبەڕووی شەڕێکی قڕس بووتەوە و تقریبان زۆربەی وڵاتانی ناوچەکەشی گرتوتەوە. هەرێمی کوردستان و عێراقیش بێبەش نەبوون لە کاریگەریەکانی ئەم شەڕێکە لە ناوچەکەدا هەیە، بەڵام ئەوەی سەیرە هەرێمی کوردستان ڕۆژانە لەلایەن هەندێک گروپی لە یاسا دەرچووی لە ژێر دەسەڵات و فەرمانڕەوایی حکوومەتی ئیتحادی هجووم دەکەنە سەر هەرێمی کوردستان، سەر ناوەندە ئابووریەکان، سەر ژێرخانە نەوتیەکانی هەرێمی کوردستان کە ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمێنانی نەوتی خۆی ڕاگرتووە بۆ پاراستنی سەر و ماڵ و ژیانی ئەو بەڕێزانەی لەو کێلگانەدا کار دەکەن. اینجا حکوومەتی اتحادی هاتووە داوای ئەوە دەکات لە هەرێمی کوردستان کە نەوتی زیاتر لەوەی پێشوو لە ڕێگەی بۆڕی تو هەرێمی کوردستان و تورکیاوە هەناردە بکرێت. لە سەرەتادا ئێمە وەکو هەرێمی کوردستان تەقدیری ئەو دۆخە دەکەین کە عێراقی تێکەوتووە و هەموو نەوتەکەی لە بەهۆی داخستنی هۆرموزەوە ڕاگیراوە. ئێمە ئامادەین کە هاوکار و هەماهەنگ بین بۆ پاراستنی بەرژەوەندی عێراقیەکان لەو دۆخەی کە ئێستا عێراقی تێکەوتووە، بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت عێراق زەمانەتی ئەوەمان بداتێ کە کێلگە نەوتەکان کاری خۆیان بکەن لە ژێر فەرمانڕەوایی ئەوە هیچ هێرشێکی درۆنی تر نەکرێتە سەرە. ئەمە دوشتی کاملەن لێک جیاوازن، ناکرێت حکوومەتی عێراق خۆی بێبەری بکات لەو هێریشانە و یان تا ئەم حەدە بێدەسەڵاتی خۆی بەرامبەر ئەم هێزە میلیشیایە دەرەوەی یاساییانە پێشان بدات. لەسەرم بابەتە لەگەڵ عێراق قسە کراوە لە بەرەوەی وەکو ئاماژەت پێکرد لە ماوەی ڕابردوودا کەرتی وزەی هەرێمی کوردستان کەوتۆتە بەر هێرش و پەلامار و حکوومەتی عێراق جگە لە ناردنی لیژنە هیچ کاردانەوەیەک یا هیچ هەڵوێستێکی بەرامبەر بەم بابەتانە نەگرتوتە بەر. ئەمە وەکو بینیتان دوێنێ وەزارەتی نەفتی عێراق بەیاننامەیەکی زۆر هەڵە دەرکرا بە شێوازێک ڕاگەیەنرا کە ئەنەما حکوومەتی هەرێم ئامادە نییە نەوت لە ڕێگەی ئەم بۆڕیەوە هەناردە بکات کە ئەمە سەر لەبەری هیچ ڕاست نییە، بەڵکو ئەمە حکوومەتی ئیتحادیە کە ئامادە نییە سنوورێک بۆ ئەم تیرۆریستانە دامنێت کە هێرش دەکەنە سەر کێلگە نەوتیەکانی شوێنەکانی تری هەرێمی کوردستان. لەبارەی بابەتەکانی ترەوە ئەمە دەبێ واقع بین ئێمە لە بابەتی کە ئەمڕۆ هاتۆتە پێش و ژیانی خەڵکی خستۆتە قوت و ژیانی خەڵکی خستۆتە بەردەم مەترسیەوە تەنها بابەتی هەناردەکردنی نەوت نییە، لە هەمان کادا بابەتی هاوردەژە، چونکە داخستنی گەروی هورمز بوویتە هۆکاری ئەوەی کە ڕێگەی لە بەشێکی زۆری هاوردەی عێراق گرتووە کە دایمەن لە ڕێگەی بەندەرەکانی بەسڕەوە داخل دەکرێت. بۆیە لێرەدا جارێکی تریش ئێمە پێویستیمان بە سنوورەکانی هەرێمی کوردستان و ئیبراهیم خەلیل هەیە بۆ بەردەوامیدان و هاوردەکردنی پێداویستیەکانی ڕۆژانەی تەواوی خەڵکی عێراق. بەڵام ئەوەی ئێمە لە واقعدا دەبینین حکوومەتی ئیتحادی بە سەپاندنی سیستەمی ئەسیکۆدا و بە پێنەدانی دۆلار بە بازرگانانی هەرێم و ئەو بازرگانە عێراقیانش کە لە هەرێمەوە هاوردە دەکەن جارێکی تر ئابلۆقی خەڵکی عێراقیان بەگشتیداوە. بۆیە ئێمە کاتێک دەڵێن ئەم بربەستانە لا ببرێت هۆکارەکە ئەوەیە دۆخی و بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان و تەواوی عێراق لە بەرچاو بگیرێت. ئەگەر بەغدا ئەوە لە خەمی زیادکردنی هەردەی نەوتە بۆچی حواڵەی بانکی فەرمی بۆ بازرگانانی هەرێمی کوردستان ڕاگرتووە؟ خەمنیش ئەمە باز دەکەم. ئەوان کەسانێکە لە بەغدا دەیانەوێت بە چاوی پاشکۆ سەیری ئێمە بکەن و وەکو کەسانێکی تر ئێمە لە کوردستان هەبوونەکە وەکو ئامر و مەمور وەکو هەر قسەیان ئەوە سەمع وەتاعە هەرچی ئەمرێک بکرێت بەس ئەرکی ئەوان جێبەجێکردنە. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان کیانێکی دەستورین یاساین، ئێمە دەسەڵاتەکانی ئێمە و ئەرکەکانی ئێمەش لە دەستوردا هەیە و احترامی لێ دەگرین. دەبێت وەکو ئەوەی کە لە بەیانی فراکسیۆنی پارتیدا هاتووە دەبێت مەلەفی نەوت بەیەکەوە ئیدارە بکرێت. جارێ هەموو ئەم شتانە بەلاوە بنین بۆ بینە سەر ئەمری واقع. ئێمە نەوتی هەرێمی کوردستان کە لە مانگی 3 ساڵی 23 ڕاگیرە زانی 2 ساڵ و 6 مانگ مفاوزات کرا هەتا عێراق جارێکتر نەوتی هەرێمی کوردستانی هەناردەکردەوە. هەمان بۆڕی و هەمان ڕێگا دەکات. بەڵام ئێستا دەیانەوێت بە 2 دقە و ئەوەندە نەوتی عێراق بێت و 300-400 هزار بەرمیلی زیادە بکرێ هەناردە بکرێ. هەندێک بابەت تەکنیکیە، مەسەلە ئەمنیەکەمان باز کرد. مەسەلە تەکنیکیەکەش
دەبێت لە بەرچاو بگیرێت کە ئەم کێشانە هەتا بۆڕی نەوتی کەرکک ئەخرێتە سەر ئەم بۆڕیە و هەناردە دەکرێت یعنی بابەتەکە زۆر شت هەڵدەگرێت ئی ئەمە نییەوە پەلەپەلی تێدا بکرێت دەبێت لە بیرکردنەوە سیاسیەکان و شۆڤێنیەتیش بە دوور بخرێت جارێکی تریش دەڕێنەوە هەرێمی کوردستان لاری نییە کە ئەم بۆڕیە بۆ بە هەناردەکردنی نەوتی عێراق بەکار ببرێت بەڵام چۆن ئێمە هەست بە مەسئولیەت دەکەین بەرامبەر تەواوی عێراق زۆر ئامادەین کە هەر بۆڕی هەرێمی کوردستان ببێتە دەریچەی فریادڕەسی عێراق دەبێت بە هەمان شێوەش عێراقش هەست بە بەرپرسیارەتی بەرامبەر هەرێمی کوردستان بکات ناکرێت ئابلوقە بخاتە سەر ئێمە و کەچی ئێمەش دەست پێش خەربین بۆ چارەسەرکردنی باشە بەڕێز شێروانی پێتوانیە لەم دۆخەی کە ناوچەکەی بەگشتی تێکەوتووە عێراقیش بە هەمان شێوە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقدایە کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێککەوێت بۆی کە بتوانێت لە ڕێگەی بەندەری کەرکوک جەیهانەوە نەوتی خۆی لە کوردستانەوە هەناردە بکات بەدڵنیاییەوە چونکە عێراق لە وەکو سیرکە لە سەردەمی مەلەکیەوە لە ساڵانێکی کەم لە دوای دۆزینەوەی نەوت لە عێراقدا لە 32ەوە عێراق هەولی داوە بۆڕی نەوتی خۆی هەبێ لە ساڵی 52ەوە بۆڕی نەوتێکی تری دروست کردووە بۆ سووریا لە ساڵی هەفتاکانەوە لە 79 بۆڕی نەوتی جەیهان کەرکوکی دروست کردووە لە ساڵی هەشتاکانیشدا بۆڕی نەوتی سعودیەی دروست کردووە عێراق هەولیدا خۆ بگەینێتە هەموو ئەو بەندەرە گەورانەی کە لە ناوچەکەدان پشتی بە تەنها بەسڕا و بەندەرەکانی خۆی نەبەستووە بەڵام لە 2003ەوە تاکو ئێستا هیچ بۆڕیەکی نەوتینە بگرە بۆڕیەکانی کە پێشتریش دروست کراون نە تەعمیر کراون و نە چاکراون و نە بەکاری داهێنرێن ئەوە هەرێمی کوردستان بووە لە سەردەمێک کە قەیرانیش بووە کە لە ژێر ئابلوقەی عێراقیشدا بووە کە بودجە و موچەی هەرێمی کوردستانیش بڕاوە ئەم بۆڕیە نەوتایی دروست کردووە بۆیە دەبێت نەک تەنها لەم دۆخەی ئێستادا لە هەموو دۆخێکدا هەرێمی کوردستان دەبێتە فاکتەری سەقامگیری لە عێراق و تەواوی ناوچەکەدا ناکرێت بە عەقلیەتی شۆڤینی چەند کەسێکی شۆڤینی لە بەغداوە هەڵسەنگاندن و بڕیار لەسەر هەرێمی کوردستان بدرێت هەرێمی کوردستان دەبێتە بەشێک لە چارەسەری کێشەکان پێشتریش هەروە بووە بۆیە دەبێت عێراقیش بە بەشێکی چارەسەر بێت بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ناکرێت موچە دوا بخرێت و موچە نەنێردرێت و سنوورەکانی ئێمە و دەواازەکانی ئێمە ڕابگیرێ دلار نەدرێتە بازرگانانی ئێمە لە هەمان کەتیشدا تۆ بتەوێ ئێمە پەلەپەل بکەین بۆ خزمەتی ئەجندا ئێوە بکەین وەکو ئاماژەشم پێدا بە هیچ شێوازێک ئێمە بربەستنی لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتی عێراق بەڵام لە وەقعدا ئەو نەوتەی کە لە هەرێمەوە دەتوانێت هەناردە بکرێت ئەو پەڕی تا 900,000 بەرمیلە ئەوەی لە هورمزەوە ڕاگیرەوە 3.4 میلیۆن بەرمیلی ڕۆژانەیە بەڵام ئەو هێریشەی کە دەکرێتە سەر هەرێم نەکراوەتە سەرەوەی کە هورمزیان داخستووە باشە کاک سیروان سیپان دیارە کە لە ماوەی ڕابردوودا بینیمان باسی موچە خۆرانتان کرد کە چ بربەستێک حکوومەتی عێراق دروستی دەکات باسی گومڕۆکەکان و ئەو سیستمانەی کە بەسەر هەرێمی کوردستان و بواری بازرگانیدا دەسەپێنرێت خێرە ئێستا حکوومەتی عێراق ئەوێ تاکلایەنە لەم بوارەدا بڕیار بدات زانی بابەتی بۆ نمونە ئەسیکۆدا ئەسیکۆدا نظامێکە کە بۆ ئیدارەدانی گومرکەکان بەکاردەهێنرێت ئێمە لە دوو مادەی دەستوریدا باس لە بابەتی گومرکەکان کراوە بە پێی مادەی 110 دەڵێ ڕسمی سیاسەتی گومرکی لە سەلاحیەتی حکوومەتی ئیتحادیدا بەڵام مادەی 114 دەستور دەڵێت ئیدارەدانی گومرکەکان دەبێت بە هاوبەشی لەگەڵ هەرێم و پارێزگاکان بێت لەگەڵ حکوومەتی ئیتحادی کە ئەمەش بە پێی یاسا ڕێک دەخرێت کەواتە بابەتی ئەسیکۆدا بابەتێکە کاری ڕۆژانەی هەناردەکردن و هاوردەکردن و ئیدارەدانی بابەتی هاوردەکردن ڕێک دەخات لە گومرکەکان بابەتێکی ئیداریە دەبێت حکوومەتی ئیتحادی بە هەماهەنگی و بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان و بگرە پارێزگاکانی عێراقیش کە گومرکەکانیان تێدایە کار لەسەر ئەم بابەتە بکرێت بەڵام لە واقعدا کەسانێک هاتوون ئەمە فەرز کردوتە سەر هەرێمی کوردستان هیچ هەماهەنگیەک نەکراوە هەر ئەمەش بووەتە هۆکاریەوەی کە گومرکەکانی هەرێم ڕابگیرێت کە ئەمڕۆ نرخی کاڵای هاوردەکراو لە عێراق و هەرێمی کوردستان بەرز بووەتەوە لەم دۆخە ناسکەدا دۆخی و ژیانی هاوڵاتیان دەبێت بخرێتە سەردەم سەر تەواوی ئەجنداکانی ترەوە بەڵام ئەوەی لە عێراق کاری پێدەکرێت بە پێچەوانەیە جا تو سیرکە داخستنی گەروی هورمز تەنها هەناردەکردنی نەوتی ڕانەگرتووە بەڵام هاوردەکردنیشی ڕاگرتووە بۆیە جارێکتر وەکو ئاماژەم پێدا
عێراق پێویستی بە ئیبراهیم خەلیل و گومرکەکانی ئێمەیە نزیکترین ڕێگەیە بۆ گەشتە مێرسین و سەر بەحر و ئاوردەکردن بە کەمترین کۆست و بە خێراترین شێوەز دەبێت بە هەموو شێوازێک ئەم بربەستان نەشڕا بگیرێت نەک لەبەر ئێمە وەکو هەرێمی کوردستان بەڵکو لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان چونکی دەواازەی ئیبراهیم خەلیل وەک دەواازەیەکی ترانزیتی ڕۆلێکی زۆری هەیە لە گەیاندنی کاڵاکان بە کاتێکی زوو بە نرخێکی کەم بە تەواوی عێراق. باشە بەڕێز سیپان ئەوەی کە جێگەی سەرنجە لە بەیاننامەی هەندێک لایەنی سیاسیدا دەستەواژەیەک بەکار دەهێنرێن دەڵێن حکوومەتی هەولێر و چەند جارەمە دووبارە دەکەنەوە ئەمانجی ئەوان لەم جۆرە بەکارهێنانی دەستەواژانەوەم ئاماژانە چییە؟ ئەمە ئەو بەر لە هەموو شتێک دەستەواژەی نادەستورین ئەو کەسانە خوشیان نادەستورین عقلیەتێکی نادەستوریشیان هەیە بەم وشانە دەیانەوێت هەرێمی کوردستان بچووک بکەنەوە ئەوان کە نەیانتوانیوە ڕێگە لە درۆن بگیرن نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت دەبێت سەرزەنشتی خۆیان بکەن کە حکوومەتەکەیان ناوچەکانی زێردەسەڵاتیان بوویتە ناوچەی میلیشیاکان و ناوچەی فەسائل و گروپی چەکداری لە یاسا دەرچوو ئەمە دەبێ مستەلەحی ئەوان بگۆڕدرێت لە حکومڕانیەوە نەک مستەلەحی ئێمە کە بەو پەڕی مەسئولیەتەوە بەو پەڕی یاسایی و دەستوریەوە مامەلە لەگەڵ کۆی بابەتەکان دەکرێت بەداخەوە کە پەرلەمان و پێگەی پەرلەمان و هەندێک کە حزابی سیاسی بووتە مینبەرێک بۆ دەڕشتنی ڕق و کینەکەیان لە بەرامبەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە کۆتاییدا دوێنێ جەنابی سەرۆک پەیامێکی زۆر حەکیمانەی لەو دۆخە بڵاو کردەوە کە وەکو تەواوی جارەکانی پێشوو هەمیشە جەنابی سەرۆک سەنگی مەحەک و چارەسەرکردنی کێشەکانە هیوادارین کە زووترین کات هەولێر و بەغدا حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی لەسەر ئەم بابەتە دابنیشن خۆیان کە جهەتی معنین و دەستورین بڕیار لەسەر بابەتی نەفت بدەن نەک کەسانێکی تری شۆڤێنی و کە ئامانجییانە بەلا ڕێیدا ببن تەداخلی ئەم بابەتە بکەن و بە ئاسەوبەرە و ئاڕاستەیەکی بەڕێزسیپان ئایا هیچ ئامارێک هەیە ئاماژەیەک هەیە کە لە کاتی ڕاگررتنی هەناردەی نەوتی عراقەوە تا ئێستا چەندە زەرەر و زیان بەر عراق کەوتووە ئەو بڕی کە ڕاگیراوە چەندە؟ خۆی عێراق ڕۆژانە 3.4 میلیۆن بەرمیل نەوت هەناردە دەکات تەواویشە ڕاگیراوە کەواتە لە سفر بووەتەوە داهاتی نانەوتی عێراق سفر بووە لە هەمان کاتیشدا ڕەنگە کۆستی تریش هەبێ لە بەرهەمهێنانی نەودا بەڵام عێراق تەنها دەتوانێت ئەو 1 میلیۆن بەرمیلەی کە ڕۆژانە بۆ مەبەستی و بۆ پێداویستەکانی داخلی بەکاردەهێنێت بەکاربێنێت بۆیە زەرمەندێکی ئەساسیە و داخستنی هورمزیش یەکەم وڵاتی زەرمەند عێراقە چونکە 90% نەوتەکەی بەم ڕێگەیەدا دەڕوات بۆیە عێراق لە بەردەم مەترسیەکی گەورەی اقتصادی و داراییدایە ئێمە پێشتر وەکو ئابووری ناسان هەمیشە دەمانوت اقتصادی ڕێعی و پشتبەستن بە یەک مەزدەری داهات مەترسیە لەسەر اقتصادەکان ئەمە لە زانستی اقتصادیدا ڕەت کراوەتەوە لە مێژەیە بەڵام لە هەمان کاتیشدا عێراق کە ئێستا جارێ نەوتەکە ڕاگیرەوە دەواازەشی تەنها پشت بە یەک ڕێگا بەستووە دوو هەڵی گەورن لە اقتصادی عێراقدا هیوادارین کە ئەم گەروە لە زووترین کاتدا بکرێتەوە کە زیاتر عێراق باجی داخستنی ئەم گەروە نەدا ئەگەنا ڕوبەڕووی فشاری زیاتر و مەترسی گەورەتر دەبێت. زۆر سپاس دەکەم بەڕێز سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس.